تا بینی تۆ لە دەکەمەوە ئاواتەکانی منداڵیت دەهێنمەدی بەلکە زێڕینەت بۆ دەکەمە جۆلانە لە دڵی پایزدا گوڵت بۆ دەڕوێنم لەسەر سنگی بەفر خۆڵەمێشی عەشقت بۆ کۆ دەکەمەوە لە نێو چاوی دەریادا زریانی خۆشەویستیت بۆ ڕادەگرم تکا دەکەم ئێوارەی دوای مەرگم سوراوە پەمەیەکەت لەگەڵ لێوت ئاش بکەرەوە تۆ کچی وڵاتی خۆشەویستیت مەهێڵە بارانی مەرگ ڕوخسارت بشێوێنێ. خامەتە جان بێت ئازانی ئێمە میوانی ئەم ئێوارەیەم یەکێک لە شاعیرە لاوەکان بەڕێز ئالان شێرکۆیە کە گفتوگۆکەین لەسەر دوو لەو نووسرا و کتێبان و لاوڕوالەکە لەسەر ئەزمموی بەڕێزیشیان و نووسین کتێبیشان کە کتێبێکی پۆستەرە شاری لەژێر ناونیشانی ئێوارەیە کرێ لە مانگ دەگرم گفتوگۆکەین لەسەر ئەزمموی شاری ئەو و هەروەها لەسەر بەشێک لە ئەو ئەزممونەی کە هەیەی و توانیوێتی کە قەڵەمەکەی بۆ خزمەتی ئەدەبیاتی کوردی بەکاربێنە. کاگەڵان زۆر بەخێر بێی سلااو لێبێ. دەڕۆخان زۆر سپاس دەکەم. زۆر بەخێر بێی سەرچاوەکانم. کاگەڵام بزانم ماوەی چەند ساڵە ئەنووسیت؟ دەڕۆخان 3 ساڵە دەنووسم لە 2009ەوە. لە 2009 زۆر کاتەیە کە شاعیران باسی ئەوواکەن کە ئەبن بە نووسەر سەرەتا شەرمێکیان هەیە کە نووسینەکانیان پیشانی هیچ کەسێک بن تاوەکو ئەو شەرمە ئەشکێت ئەو قۆناغت چۆن تێپەڕان؟ بالفعل وایە قۆناغ بە قۆناغ تێپەڕێن لە سەرەتای هەمووش کە ئەمنووسی تەنها پیشانی دایک و باوکی خۆشم نەئایە ینی تەنها پیشانی 1-2 هاوڕێ نزیکی خۆمەیە ئیترەوان بەردەوامون لە هەندانم تاوام لێ هات نووسینەکانم خستە بەردەستی کەسانی بە ئەزمون و ئیتر چۆن ئەڵێ ئەوان دانیان پێ ئەنایانوت بەردەوام بە جوانە لەسەر ئەو ڕێرەوە بڕۆ ئەمەوا لێ بکە ئەمەوا لێ مەکە ئیتر تاوەکو ئێرەمانێ ناوە سپاس بەخوا. یەکەم شاری خۆت ماوە؟ ماومە. یەکەم شای بەدەستنووس ماوەتە. باشە پێم خۆشە باسێک لە یەکەم کتێبە بکەین کە لە ساڵی 2021 ئەوە کۆمەڵێک شاعرن شارەکان ماوەی چەندێک نووسراون و کێن ئیلهامی شارەکان؟ خۆی ئیلهامی شعر با یەکەم جوابی ئەو پرسیارەت بمەوە موقع تا موقع گۆڕێ ڕوودا تا ڕووداوە گۆڕێ ئیلهامی شعر پەیوەندی بە دیمەنی چاوەوە هەیە چاوی تۆ کۆمەڵک دیمە نەبینێ لە فەزایەکی کەما کە تۆ ئەتەوێت شتێک بنووسی چاوت ئەیات ئەو ئازات و بە مێشکت و چۆنەڵێ ڕووداوەکان دەهێنێتەوە یات ئەمە ئیلهامی شعریە. سەبارەت بە شیعرەکانی کتێبی یەکەمەوە هەمویان زۆر کورتە نووسینیان چۆنەڵی مەودای نووسینیان زۆر کورتە بینیان چونکە من لە سەرەتایە نووسینی کلاسیک مەنووسی دوای ئەوە گۆڕیم ئەتوانین بڵێن 20 شعری هەڵبژێردراون کە هەمویان لە ساڵی 2020 بۆ 2021 دانووسراون. باشە باسێک لە ناونیشانی کتێبەکە بکەم ئەگە کتێبەکەم بیتە خۆشەویستی لە گیرفانمدا جێی نابێتەوە. ئەمە ناونیشانی یەکێک لە شعرەکانتە یاخود ئەمە بڵێن تەنها ناوێکە بۆ کۆکردنەوەی شعرەکانی تۆ؟ ناونیشانی یەکێک لە شیعرەکان. باس لە چیە کات ئەو شعرە؟ ئەو شیعرە باز لە پەتای مۆدێرنای ئێستاکە باز لە خۆشەویستی ئێستاکە کە چۆن بۆ بە سەروەت و سامان کە چۆن لە هەژار گەنجێک ناتوانێت لەبەر ئەوەی پارەی پێنەیە لەبەرەوەی هەژارە ناتوانێت خۆشەویستی بکە ئەو کەسێک کە دڵی ئەوێ و دڵی بەدەستێناوە دوجار بۆی نەبوونی پارەوە لە دەستێدا. باشە ئەوەی کە جێ سەرنجی منە ئەوەیە کە هەر شارێکت ناونیشانێکی هەیە ئەمانە ناونیشانەکان هەڵقوڵاوی ئەم دێرانن یاخود دێرەکان نووسراون دواتر ناونیشانەکان بوونەتە خۆیان بڵێن سەباندەوە ناونیشانی شعرەکانت؟ بە بڕوای من ناونیشان دەموچاوی دەقە دەموچاوی شیعرە کە تۆ ناونیشانەکەت جوان بوو سەرەتا ناونیشانەکەت بۆ دانا ئەو کاتە ئەتوانی زۆر باشتر لەسەر ناوەڕۆکی شیعرەکە ئیش بکەیت و جوانتری بکەیت. بەس ئەکرێ بۆ من بابەتێک ببینم بە ئیلهامی شارێکم بەڵام دواتر ناونیشانێکی بۆ ناتوانانی دەرەکی ناو شێرەکە دێرەکی جوانی هەڵبژێری بیکەی بە ناونیشانی شێرەکە ئێستا من هەندێکیان تقریبان هەوایە هەر ئەو ستایلەیە لەگەڵ وەزن و قافیە و ئەم بابەتانەیە ناڵم سەرەتا ئەم نووسی باشتر ستایلم کلاسیک بوو بەڵام دواتر ستایلم گۆڕا بۆ نەخواست گۆڕین بۆ نەخواست ئەم جیاوازی و ئەم هەنگاوە بۆ تۆ چۆن بوو؟ ئەتوانم بڵێم منی زۆر بەرەوە پێشەوە برد تاوای لێ کردم ببمە دووەمی سەر ئاستی خەڵات بەدەست بێنمە سەر ئاستی عێراق و کوردستانیش ساچینە سەر ئەو بابەتانی خەڵات و بابەتی کێبڕکەکان کە هەتا بەس پێم خۆشە باسێک لە ئێوارەیە کرێ لە مانگ دەگرم ئەم بابەتە دیارە پۆستەرە شارێکە کە لەو بابەتانی کە لە نێو ئەدەبیاتی کوردیا لە ئێستای جێگەی خۆی کردوتەوە و هەر بۆ هەمان بابەت کە شعرەکان پۆستەرە شار ئەنووسرە و دواتر ئەکرێ بە زمانی ئینگلیزی
یەکێکی تر لەو نووسەر و کوڕی کەڵە نووسەرانەی کە لە نێو ئەدەبیاتە جێپەنجێ هەیە مامۆستا هەڵۆیە هەڵۆ شەرکۆبێ کەس کە هەفتەی ڕابردوو گفتوگۆم لەگەڵ کرد لەسەر هەمان بابەتکەویش پۆستەرە شارە و بە هەماشەوە بە زمانی ئینگلیزی کاکەلان هەمان بڵین کتێبی بەڵام بگومان ئەو لەوچە شێوازێکی نووسینی جیاوازتر یاخود بابەتەکانی بۆ ئەو جیاوازتر بن بەسێک لە پۆستەرە شار بکەم ماوەی چەندێکە پۆستەرە شار ئەنووسیت و نووسینی قورسە یان باشە بە بڕوای من پۆستەرە شعر نووسینی ئاسانترە بەڵام وێنەی جوان بێ ماوەی هەر کە دەستم پێکرد پۆستەرە شعریشمە نووسی ئەتوانین بڵین ئەم کتێبە کۆکراوی پۆستەرە شعرەکانمە ئەو شێرانەی ئەو چەندێکە پۆستەرە شارە نووسی هەر لە سەرەتای دەست پێکردمە سێ ساڵاویش ئەوەی کە دیقەتمە بەشێک لە شارەکان بە هەمان شێوە وێنەیان ئەوانیش ئەمە مانایەک ئەبەخشێت بە بڵین هەوێنی ئەم تابلۆیانش هەمان شعرەکانن یاخود ئەتوانێت کە تابلۆیەک بخۆڵقێنن تقریبا من چۆنەڵی زوو دەسمای ئەم کتێبە چاپێکم پەلەم بوو زۆر زوو تەواو بێ ئەگینا هەندێک وێنەی هەیە مانە هەمان مانای پۆستەرە شێرەکەی هەیە هەنێکیشی هەیە هەر بۆ جوانکردنی شێرەکانی بۆ چێژ و لەسەتێک بەخوێنەوە ببەخشێتە نا بۆ ئەوەدانراوە ئەینا لە بەرنامە مابوو کۆمەڵە گوێنەی جوانتر دابنێم چۆنەڵی لەگەڵ پۆستەرە شێرەکەیە هەمان مانا ببەخشن وێنەکان چۆن هەڵە بژێریت هەر لە ڕێی دیزاینەرەکەمەوە لە ڕێی دیزاینەرەکەتەوەبان بۆ نمونە ئەو شارەکان پۆستەر شارەکانی بۆ ئەنێریت و ئەو وێنای ئەو بە بڵێن هزر و بیرەی تۆ ئەکاتە وێنەیە کۆی کێشە خۆی ئەم کورت ئەم وێنانەی کە ئێستا هەنێک لە کتێبەکان وێنە دائەندرێتایە بۆ جوانکردنی کتێبەکە زۆربەی زۆریان لە گۆگڵەوە وەرئەگیرێن ینی شتێک نییە کە دانیشی بەدەست بکێشتەوە یان کەسێک ڕسامێکت هەبێ بۆ بکێشە چونکە ئەم هەم کولفەی هەم کولفۆ هەم کات زۆر ڕاستە باشە بە زمانی ئینگلیزی شارەکان وەرگێڕاون اینجا ئەم بابەتی کە منەمەوێت لەگەڵ تۆ باسیکەم وەرگێڕانی شعرە وەرگێڕانی پۆستەرە شاریشە قورسترین بابەتی نێو ئەدەبیاتە لەبەرەوەی کە وشە سازی و ئەبێ وشەکانیش هەمان مانابن و هەوڵ بدرێت کە بە هەمان وشە هەمان مانە بە زمانە جیاوازەکە بدرێتەوە ئەمە چۆنە لای تۆ خۆی ئەگەر اینکەیت بینی دیقەتت دابێ وەرگێڕانی زمان ئینگلیزی بۆ کوردی ئاسانە لە لای وەرگێڕەکانی زبون زۆر بینیمەوە بەرچاویشم کەوتووە بەڵام لە لای نووسینێکی کوردی بۆ سەر ئینگلیزی زۆر قورسە من کاتێک لەگەڵ وەرگێڕەکەما قسەمانە کرد ئەوە بڕوا کە شعر هەیە دوو جار سێ جا بەسەری یاش تا ئەمەوێ هەمان مانابە بۆ ئەوەی هەڵەیتیانە بێ هەتاوەکو سێ چوار جاریش بەسەر یاچوینەوە کۆمەڵک هەڵی بچووکی تایە بەڵام من لێرە دەستخۆشیەکەم لە مامۆستا ئاشتی ساڵح کە خۆی خاوەنی چەند بەرهەمێکی وەرگێڕدراویترە باشە هەماهەنگی تۆ لەگەڵ مامۆستایە کە شارەکانی تۆ وەرگێڕێتە سەر زمانێکی تر ئەمە تا چەند گرنگە و تا چەند گرنگە لە ڕێی گەنجی وەکو تۆوە کە شاعرن نووسەرن کە بەشێک لە ئەدەبیاتی کوردی ئەگەر هیچ تۆش بێ بەتەنیا وەرگێڕێتە سەر زمانێکی زیندوی جیهان خۆی ئەمە نەک گرنگ زۆر گرنگە بەڵام ئەم پرۆژەیە هەم دەستگای زۆر باشێکە لە پشتت بێ چونکە تۆ هەر ئەوە نووسینەکەت وەربژێڕێتە سەر زمانی ئینگلیزی بڵاوکردنەوەی ئەوێ چاپکردنەوەی لە وڵاتە ئەبێ بە کۆمەڵک خوێنەری خۆی بگا ئەبێ دەستگایەکی زۆر باش لە پشتت مێ و هەم لەلایانی دامی مادیتەوە بکە و هەم لەلایانی بڵاوکردنیشەوە بە بڕای من ئەگەر دەستگایەک هەبێ هەر ئیشی ئەمە بێ ئەدەبەکەی تۆیان چۆنڵی ئەدەبی وڵاتەکەی تۆ بە دەروی کوردستان بناسێنە زۆر باشە بێ زۆر گرنگە بێ ئەدەبی ئەمەش هیچی کەمتر نیە لە ئەدەبی ژیانی هەوڵەتیاوە کۆنتاک دروستکەی لەگەڵ بەشێک لە نووسەرانی دەرەوەیە یاخود نووسەرە کوردەکان لە دەرەوە هەوڵ بیت بەشێک لە نووسینەکان چکە تۆ هەنگاوێکی زۆر باش بە تەمەنێکی کەمەوە بەشێک لە پۆستەر شارەکانی خۆت وەرگێڕاوەتە سەر زمانی ئینگلیزی کەمە هەنگاوێکی زۆر باشە کاکالان باسێک لە ئەو بە بڵێم کێبڕکیانە بکەین کە تۆ تاوەکو ئێستا بەژاری تیا کردوون یەکەم کێبڕکێ ساڵی چەند بوو و بۆ شار بوویان خۆت بۆ پۆستەرە شار بۆ بەشداریت کرد خۆی تۆزێک قورسە بۆ پۆستەرە شێعر بەشداری بکەیت چونکە ئێستا زۆربەی فستیڤالەکانیان کێبڕکیەکانی کوردستان هەمویان قەسی دە و شێعری درێژن یەکەم کێبڕکیم فستیڤاڵی پرۆژەی کتێب بوو دەستگایەکی پرۆژەیەکی کتێبە یانی ئامانجیان بە کەلتورکردنی خوێندنەوەیە ئۆنلاین بوو بە چۆن قۆناغێک بە چۆن شیعرێک هەم بە ڕای لیژنەوە هەم بە دەنگی خەڵک ئیتر لە کۆتاییاش کورتوانیم لەوەی پلە یەکەم بەدەستبێنم باشە دواتر 2021 بوو فستیڤاڵی دەستگای ڕوانگە لەسەر ئاستی عێراق یەکەم چەند ساڵ فستیڤاڵی دەستگای ڕوانگە ساڵانە دەبواری جیاواز ئەکاتەوە بۆ دەرخستنی توانای گەنجان شعر و تاکژەنی میوزیک و کۆمەڵک بابەتی تر 6 ساڵ بوو لەسەر ئاستی کوردستانی کردەوە خۆشبەختانە پار لەسەر ئاستی عێراق بوو یعنی گەنجانی تری عێراقیش دەیانتوانی بەشداری بکەن شعرێکم نردوو بە خۆشحاڵیەوە وەرگیرە
دووەمی فستیڤالەکەی بەدەستێنە. ئەم هەنگاوانە بۆ تۆ تا چەند گرنگن وەکو نووسەرێکی لاو؟ متمانە سەیاتێ هەست ینی تۆ ئەگەر بڵێ من شعرەکانم چۆنەڵی جوانین یان لە ئاسیان ڕازینین، بەڵام ئەم فستیڤالانە وات لەکەن متمانەت بەخۆت بێ. باشە کێبڕکێ تا چەند گرنگە بۆ تۆ وەکو نووسەرێکی گەنج ئەو بە بڵم کێبڕکێ جوانە ئەدەبیە کە ئەبێت ئەمە تا چەند بڵێن پاڵپشتە بێت یاخود ئەڵێ کە هیوایەک تایەتێ بۆ ئەوەی کە لە ئایندە جوانتر بنووسی باشتر بنووسی؟ خۆی وایە هیواتایەتێ و زۆر باشیش ئەبێت، چونکە هەم لە ڕوویەکەوە متمانەت بەخۆت ئەبێ، کۆمەڵک خەڵکی باشتر و بەتواناتر ئەناسی، بەڵام ئەبێ کە تۆ بەشداری فستیڤالەکەت کرد و کێبڕکێتنا قورستر ئەبێ نووسینت، یعنی چۆنەڵی من نووسینێک نەنووسم لەوە کەمتر بێ یان لەوە ناشرینتر بێ، ئەبێ هەست هەوڵ بەم لەوە جوانتر بێ، ئەمەی تۆسە قورسە لێرەیە. زۆر ڕاستە. هاوکارانم داوای شارێکی ترەکەن ئەگەر بۆمان بخوێنیتەوە خۆشحاڵ. من کێشەمە شێری خۆم زۆر لەبەر نییە. حەزەکەم هەرەو شێرا خوێنەوە خۆشەویستی لە گیرفانمدا جێ نابێت و هەر ناونشانی کتێبەکە. خۆشەویستی لە گیرفانمدا جێی نابێتەوە، و هەم دیسان ئێوارەیە و دەستەکانم لە گیرفانم زیاتر نیشتیمانێک نادۆستنەوە داڵدەیان بدات. هەتیوی پێناسەمە باوەشم کردووە بە خۆشەویستیدا، ئەویش تەنیایی دەکات بە گەرومدا. لەگەڵ پێڕاوەکانمدا ڕێ دەکەین وە شوێنێک دەگەڕین قەیتانی دڵخۆشی لێگرێ بدەین. وام دیسانێوارەیە و لە سوچێکی ئەم شەقامەدا میهرەبانی بە جلوبەرگێکی دراوەوە نۆستالژیا دەکێشێت. پێکەنین پۆستە چییە؟ ئەو نامانەی بە پێنووسی ئومێد نووسراون دەیان خاتە سندووقی چاوەڕوانیەوە. وا دیسان ئێوارەیە و ژیان منی وەک پیرەمێردێک پێناسە کردووە، جامانەیەک کە نەهامەتی باوێکە پێچاوێتی لەسرم. لەگەڵ ئەوەی گیرفانەکانم بەتاڵن، بەڵام خۆشەویستی جێگای تێدا نابێتەوە. پێم بڵێن ئەم ئێوارەیە کام ڕەهێڵە دەتوانێت ڕێ لە فرمێسکی هەور بگرێ، کام شەبەنگ قەترەیەک ڕووناچی لێبەر دەبێتەوە، کام ئاسمان مانگ دەگرێتە خۆی، کام عاشق بەختی خۆی لە چاوی ئەستێرەیەکدا دەخوێنێتەوە، کام شەو ڕێ لە گریانی تاریکی دەگرێت، کام دێڕە شێعرم دەمگەێنێت بە تۆ. خامەتەر جوان بێ. زۆر سپاس دەکەم. کەسێکی دەنخۆش ئەتوانێت وەکو خۆت شعرەکان بخوێنێتەوە و وشەکان بگەێنێتە گوێگر، یاخود هەر خۆت دەتوانی شعرەکانی خۆت بۆ شوێ بخوێنیت؟ خۆی من نەتوانم بیان نووسم، سەوتم زۆر خۆش نییە بۆ گوێگر، بەڵام ببوورە برادرم هەن سەوتیان زۆر باشە، هەوڵمان داوە ینی چەند جارێک شعری منیان خوێندوەوە بە خۆشحاڵیەوە، لێرە سپاسیانەکەم. زۆر باش بۆ فیدباکی خەڵکە بەم هاتۆتۆ زۆر باش بۆ لەسەر خوێندنەوە و هەم شعرەکە و هەم خوێندنەوەی شعرەکە. باشە. بێگومان ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان پێگەیەکی زۆر باشن، ئەگەر بتوانرێت کە لە ڕێگەیەوە تۆ هەوڵ بیت بۆ نەڵەڕێی پیجێکەوە بەشێک لە شعرەکانی خۆت بگەێنیت بە خوێنەران، سوود لەم بابەتە وەرگرتووە یاخودتە لە ڕێی کتێبەکانەوە تۆ ئەتەوێت کە شعرەکانە خەڵک بیان ناسێ؟ خۆی چۆن ئەڵی سوۆسیال میدیا بەرکەوتی ڕاستە و خۆی خەڵکە، تۆ ئەتوانی لێرەوە زۆر ئەکتیڤ بی، زۆر باش ئەکتیڤ بی. بەڵێ منیش تا ڕادێک سوودم لێ وەرگرتووە و بەردەوام بابەتە نوێەکانیشم ئەوانەی کە نەکراون بە کتێب هەر لە سوۆسیال میدیا بڵاو دەکەمەوە. کاگالان زۆر خۆشحاڵ بووم کە لەم بەشەی پرۆگرامان لەگەڵمان بوویت، بۆ هیوایم کە قەڵەمەکەت هەر بەردەوام بێت و خامەتە جوان بێت و بتوانیت لە ئایندە شعری باشتر و شعری جوانتر، و بۆ هیوایشم کە شعرەکانت لە ئایندە بە دەنگی بەشێک لە کەڵە هونەرمەندانیش بێتبیستین. خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرام سپاس بۆ بەڕێز ئالان شەرکۆ شاعر کە لەم بەشەی پرۆگرامە لەگەڵمان بوو.